ئەو کاتت باش بەخێربێی بۆوانەی بیرکاری بۆ هەمووان. پۆلی چوارەمی بنەڕەتی بەرجی یەکەم دەچینە لاپەڕە 10 لە کتێبەکە. لاپەڕە 10 لەوانەکانی ڕابردوو گەیشتینە پرسیاری 13. پرسیاری 13 لەو وانەیە شیتەڵ دەکەین بەیەکەوە. پرسیاری 13 دەڵێت پرسیاری 13 ژمارەیەکمان هەیە. ئەو ژمارەیە بە شێوەی درێژی نووسرایە چونکە وەک دەبینین ئەو یەکسانیە، واتە شێوەی ڕەنووسی یەکسانە بە شێوەی درێژی، بەڵام لە شێوەی ڕەنووسی لێرانە ڕەنووسێک نادیارە، دەبی تەواوی بکەین، تەواو بکە. ئەوە زۆر زۆر ئاسانە. لەبەرچە چونکە لە شێوەی درێژیەکە هەمووی تەواو کرایە، هەموو ڕەنووسەکان هەنە. ئێستا ئەمەش بەراوردە چی دەکەین لە دەستە چەپەوە یان لە دەستە ڕاستەوە بە کەیفی خۆمانە، بە دڵی خۆمان. لەبەر ئەوەی ڕەنووسە نادیارەکە لە لای دەستی ڕاستە زیاتر نەوەک لە لای دەستی چەپ، کاتی کەمتر پێدەوێ ئەگەر بە دەستە ڕاست دەست پێ بکەین. واتە چ دەڵێن؟ بەراورد دەکەین ڕەنووس بە ڕەنووس. لێرە لە خانەی یەکان 6 هەیە، ئەوە 6ەکە. پاشان لە خانەی دەیان 4 هەیە، ئەوەش 4ەکە. پاشان لێرە 8 هەیە، واتە لێرەش دەبی 8 هەبی. ئاسان ئاسان ئەوە 8 تەواومان کرد. لۆ بۆ چونکە دەبینین لێرە دیسان 3 هەیە، ببورنە بە 3ەکە 3 هەیە، لێرەش 3 هەیە. ئەو جارەی لێرە 2 هەیە، لێرەش 2 هەیە. ئەو جارەی لێرە 5 هەیە، لێرەش 5 هەیە. ئەو جا لێرە 7 هەیە، لێرەش 7 هەیە. لەبەر چ کو ئاوایە؟ لەبەر ئەوەی بە شێوەی درێژی ڕەنووسەکان هەموویان دەنووسرێنەوە، تەنیا ئەگەر 0 بی نانووسنەوە، ئەویش بەخۆی باشترە بنووسرێتەوە هەتا بزانین ئایا ڕەنووسەکانمان هەمووی هەیە یان نییە. ئەوە ئێستا زانیمان کە بەراوردەکە ئاوایە و 8 لێرە لەوێش 8 دادەنێی تەواومان کرد. با ئەوانە بستڕمەوە ڕەشکەمەوە هەتا بینە پرسیاری ژمارە 14. ئەو پرسیارە دەرێت چە؟ دیسان بە ڕەنووس ژمارەک هەیە، لەو لایە بە پیت هەیە، ئەوەی لای بە پیت بۆشایی هێدەوی تەواوکەین. یەکەم شت چ دەکەی؟ ئاسانترین شت ئەوەیە کە تەماشایەکی دابڕینەکان بکەیت. چەند دابڕینمان هەیە؟ گوتمان دابڕین کە 3 ڕەنووسی دەنووسین لە دەستە ڕاستەوە، لە تەنیشتێکیان دەنووسین، پێی دەڵێن دابڕین. پاشان ماوەیەکی ئەوە بەجێ دەهێڵین لێرانە هەتا بزانین ئەوە 3 ڕەنووس لەوێ هەیە، ئەوە بووە 1000. پاشان دیسان دابڕینەکی دیکە هەیە، ئەوە دابڕینە. با ئەو دابڕینی یەکەم ئەوە بی، دابڕینی دووەمیش ئەوە بیتن، دابڕینی سێمیش ئەوە تا، کەواتە 3 دابڕین هەیە: 1 2 3. هەر 3 ڕەنووسی دەنووسین دابڕینەک، 3 ڕەنووسی دیش ئەویش دابڕینەک، ئەو ڕەنووسەی دێ ئەویش دابڕینەکی دروست دەکا. کەوا بوو ئەوە زانیمان کە لێرانە کە دەڵێن 7 ئەوە دابڕینی سێمە، دابڕینی یەکەم پێی دەرێن یەکەکان،
دووەمیش پێی دەرێن هەزاران، سێمیش پێی دەرێن چ؟ ملیۆنان. کەواتە ئەوە دابڕینی ملیۆنانە. کەوابوو زۆر ئاسانە دەڵێین حەفت چ؟ حەفت ملیۆن و پاشان ئەوە دابڕینی هەزارانە هەرسێکیان بەیەکەوە. یەک جار دەبی بڵێین هەزار، دەبی هەمووی تەمەشاکەین. 903,000 لێرەش دەنووسی چ؟ هەزار. هەزاروی دەبی بنووسی چونکە لە بیریان چوە بنووسن و لێرە لە بیریان نەچووە. با بگەڕێنەوە بزانین تۆزێک شیتەڵی بکەم ئاسانترە لێرە وەک دەبینین ئەوها، یان ئەوە ژمارەکەی دی بوو یان ئەو ژمارەیە بوو. ئەوە ژمارەکەی ئێرانەوە بزانمەوە، ئەوەش هەوە ڕاستەوە هەوە. ئێستا تەماشاکەین. گوتمان یەکەکان سێ ڕەنووس، هەزارەکانیش سێ ڕەنووس، ملیۆنانش سێ ڕەنووس. ئەو حەفتە کە کەدوو بۆ خانەی، ئەگەر لە خانەی دانەی بێگومان زۆر ئاسان دەبی. ئەو حەفتەکە کەتوو بۆ خانەی ملیۆنان، لێرانش تەمەشاکەین. لێرە هەندێک زەحمەتە تەمەشاکەین، بەڵام با بگەڕێنەوە بچینە خانەی کە دیتما حەفتەکە لێرە ئەو حەوتە بە تەنێ لە خانەی ملیۆنانە تەنیایە، لێرانە 7 ملیۆن دەبی بزانیەوە 7 ملیۆنە. پاشان 903کەش هەزارە. ئەوجا ئەوەتە حەفت، ئەگەر لە خانەی دانەی زۆر ئاسانە، 7 ملیۆن و 903. لێرە هیچ نییە، 903 ئەوجا دەرێن هەزار. بەس یەک جار دەبی بڵێن ملیۆن، یەک جاریش بڵێن هەزار. نەتانین برێن ئەگەر ڕەنووسەک لێرە بوو بۆ وێنە ڕەنووسی سێ، لێرە بوو ڕەنووسی یەکش لێرە بوو، نەتانین برێن 300 ملیۆن، 20 ملیۆن، 7 ملیۆن، دەبی برێن 327 یەک جار بڵێن ملیۆن. پاشان نەتان برێن 900,000 و 3,000 نابی، ڕاستە 900,000 و 3,000، بەڵام دەبی بڵێن 903 ئەوجا بڵێن هەزار. ئەوجا دەڵێن 7 ملیۆن و 903,264 یان 4. ئەگەر لە خانەی دانەی زۆر زۆر ئاسانتر دەبی. ئەو پرسیارەشمان وا بزانم تەواو کرد. دێینە پرسیاری چەند وا بچمەوە ئەو لای، پرسیاری ژمارە 15. دێینە سەر پرسیاری ژمارە 15. پرسیاری ژمارە 15 دەڵێت چ؟ ژمارە 15 نازانم لۆ ئەو پرسیارە ئاوایە، ئامانای چییە؟ ئایا ئاسانە، زەحمەتە، لەبەر چ ئەو هێمایان دانایە؟ باشە. پرسیاری 15 دەڵێ پرسیار چییە؟ ئەو جارەی وەڵامەکت هەیە، ئەوە وەڵامەکەیان دایتەوە، پرسیارەکە دەبی ئێمە پرسیارەکەی بکەین. دەبێ پرسیار چییە؟ سامان ژمارەی نووسی، ئەو ژمارەی نووسی. وەڵامەکە چ بوو؟ وەڵامەکە یەکێک ئەو وەڵامەی نووسی بوو. ئایا سامان چ پرسیارێکی کردیە یان ئەوەی نازانم، سامان پرسیارەکەی کردیە وەڵامەکەی دایتەوە، ئەوە زۆر زۆر گرنگ نییە، بەڵام ژمارەک هەیە پاشان وەڵامەک هەیە. ئەوە وەڵامەکەیە، بە تەماشاکردنی ئەو ژمارەی ئەو وەڵامەی دەدەیەوە یان درایتەوە وەڵامەکە ئایا چ پرسیارە کرایە. با تەماشاکەین بزانین لێرە چەند دابڕین هەیە. پێش هەموو شتێکی ئەوە 1 دابڕین، ئەوەش 2 دابڕین، ئەوەش 3 دابڕین. کەوابوو ئەوە ملیۆنانە، ئەوەش هەزارانە، ئەوەش یەکەکانە. ئەو
6 کە لێرە هەیە لە خانەی 1 ملیۆنانە، واتە دوو دابڕینی لە پێشە، ئەو دابڕینەی لە پێشە ئەو دابڕینەش واتە 6 ڕەنووسی لە پێشە، بەڵام لێرە ڕەنووسەکان هەموو بووینە سفر. پرسیارەکە ئایا دەبیت چبی؟ با بچین بزانین کووە. لێرە نووسی بووم پرسیارەکەەوە بزانم. وەڵامەکە هەبوو. وەڵامەکە چ بوو؟ وەڵامەکە یەکێک نووسی بووی 6,000. پرسیارەکە دەبیت چبی لەبەرەوەی ئەو 6,000 چییە؟ 6 ملیۆن ببورن، 6 ملیۆن، 6 ملیۆن. ئەو 6,000 نێ، 6 ملیۆنە، چونکە لە پێش ئەو شەشەی چەند ڕەنووسێ؟ 1 2 3 4 5 6 هەیە، واتە ئەوە 6 ملیۆنە و لەژێر خانەی ملیۆنانە. ئەو 6 ملیۆنە بەهای ڕەنووسی 6ە، واتە پرسیارەکە چ بووە؟ پرسیارەکە ئاوا بووە ڕەنگە ئایا بەهای ڕەنووسی 6 چەندە لەو ژمارەیە؟ لەو ژمارەیە ئایا بەهای ڕەنووسی 6 چەندە لەو ژمارەیە؟ ئەگەر دابڕینەکان بزانین زۆر بە ئاسانی دەزانین ئایا ئەوە بەهای چەندە و پرسیارەکە چەندە، کووە کوونیە. ئێستا ئاوا ئەو پرسیارەشمان تەواو کرد. ئەو پرسیارەشمان تەواو کرد، دەینە چێندەر؟ دەینەوە لای پرسیارەکانی دیکە، بزانین دەتوانین کاتمان هەیە. پرسیاری 16 وا بزانم بۆ توی بەجێ دەهێڵم، بەڵام پرسیاری 17 پرسیارێکی ڕەنگە خۆش بی. لێرە چ دەڵێ؟ دەڵێ هەڵا لەکوێدایە؟ ئازاد لە راپۆرتەکەیدا نووسی کە هەسارەی زوحەل خولێک بە دەوری خۆردا بە 10,760 ڕۆژ تەواو دەکات. هەڵەکەی ئازاد دەربخە و ژمارەکە بە شێوەی ڕاست بنووسە. بەخۆی دەبوایە لەو پرسیارەی بڵێ تەماشای ئەو وێنەیە یان ئەو ئەژمارە یان ئەو شتە لە تەنیشتەوە بکە، ئەوجا لەوێ وەڵامی ڕاست ڕەنگە هەبی، بەڵام نەینووسیە. کو تێبگەین کە ئەوە لەگەڵەوەیە یان ئەو وێنەیە لەگەڵەوەیە نازانم، بەڵام بە هەروابی. با دیسان بخینینەوە پرسیارەی. ئازاد لە راپۆرتەکەیدا نووسی کە هەسارەی زوحەل هەسارەیە، زەوی هەسارەیە، ئەوانە هەسارەنە. هەسارە چییە؟ هەسارە ئەو چ بڵێن ئەو هەسارانە کە بە دەوری ڕۆژ دەسوڕێنەوە، بە دەوری ڕۆژ دەسوڕێنەوە. ئازاد دەڵێ ئەو هەسارەیە بە 10,760 ڕۆژ. ڕۆژ تەواو دەکا، بەڵام هەڵەیە. ئەگەر تەماشاکەین، تەماشای ئەو ژمارەیەکەین، بزانین بیخینینەوە چیە، چەند دابڕانەیە؟ 1 دابڕان، 2 دابڕان. کە زانیمان 2 دابڕانە یەکسەر دەزانین ئەو ژمارەیە کە لێرەیە ئەوە لە ژێر خانەی هەزارانە، لە ژێر خانەی هەزارانە، کەوابی دەزانین ئەوە 10,760 ڕۆژ، نەک وەک ئازاد دەڵێ 10,760. ئەوە هەڵەی ئازادیە. هەڵەکەشمان ڕاست کردەوە، ژمارەکە ئەوا دەنووسی، دەڵێ 10,760 ڕۆژ. من هەتا ئێرە کۆتایی بەوانەی دەینم. ئەو پرسیارەی کەمایە یان ئەو پرسیارانەی کەمایە لەوانەیەکی دیکە شیت